کۆماری ئیسلامی دوژمنی خەڵک. کۆماری ئیسلامی یەکێک لەو دەگمەن نیزامە سیاسیانەی دنیای ئەمڕۆیەکە گشت بەشەکانی کۆماڵ، هەموو باوەڕە سیاسیەکان، هەموو کەمینەنەتەوەی و مەسەبیەکان و گشت گروپە کۆمەڵایەتی و مەدەنیەکانی کردوێتە نەیار و دوژمنی خۆی. لەگەڵ هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی پتر لە چواردەیە لەمەوبەر سەرەتا سەرکوت و کوشتاری پشتیوانان و کارگێڕانی ڕژیمی پاشایەتی دەستی پێکرد و ئەوەندەی توانی لێی کوشتن و ماڵ و داراییەکانی لێزەوتکردن و ئاخوندە ورد و درشتەکان یەکشەوە بوون بە کۆشکنشین. کوردستان، تورکەمەن سەحرا، بەندەر ئەنزەلی و کۆمۆنیستەکان شەپۆلی دووهەمی تێرۆر و کوشتار بوون. ڕێبەرانی خەڵکی تورکەمەن سەحرایان ئێعدام کرد. خومینی فەرمانی جەهاتی دژ بە خەڵکی کوردستان دەرکرد. 40 ساڵ کوشتار و سەرکوت لە کوردستان هەروە درێژەی هەیە. ژنان و داسەپاندنی بێمافی بەسەریاندا بوو بە پێناسە و دەلیلی بوونی حکوومەتی ئیسلامی. لە هەنگاوی یەکەمدا حیجابی ئیجباری و هەوڵ بۆ خانەنشینکردنیان و پاشان داڕشتنی یاسای کۆنەپەرستانە و لەناوبردنی هەموو دەستکەوتێکی پێشووی ژنان کەوتە دەستوری کارەوە. ئەم سەرکوتە دژ بە خۆڕاگری کەم وێنەی ژنان هەروە درێژەی هەیە و لە ڕاستیدا خەبات و خۆڕاگری ژنان لە بەرامبەر یاسای سەدەکانی ناوەڕاست و کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی کە ئاپارتایدی جنسی بە تەواو مانایە خاڵی لاوازی ڕژیمی ئیسلامیە. کەمینە ئاینی و مەسەبیەکان و بەتایبەت بەهاییەکان و خەڵکی کورد کرانە ئامانج. سەرکوتی خۆڕاگری خەڵکی کوردستان بە درڕندانەترین شێوە بەکردەوە دەرهات. پرۆژەی تەواو ئەیاری سڕینەوەی فیزیکی و سیستماتیکی بەهاییەکان کەوتە دەستوری کارەوە و تەنانەت گۆڕستانەکانیشیان لە ئەماندا نەمایەوە. کوشتار و سەرکوتی کۆمۆنیستەکان بەردەوام درێژەی بوو و پاشان لایەنگرانی سازمانی موجاهدین کە چەند ساڵێک پشتیوانی حکوومەتی ئیسلامی بوون پەیان زیاد بوون و لە ساڵی 1367 هەتاوی ئەم کوشتارە بەو پەڕی خۆی گەیشت و هەزاران کەس لە بەندکراوانی سیاسی لە زینداندا ئێعدام کران. ڕژیم کە باوادە و بەڵێنی یارمەتی گەیاندن بە مستەزئەفین هاتبووە سەرکار، کرێکاران و زەحمەتکێشانی گرفتاری هەژاری و بێبەشێکی کەموێنە کرد. بێکاری، گرانی، نەبوونی ئاو و بەرق، نەبوونی مەسکەنی گونجاو و سەرکوتی ڕێبەرانی کرێکاری، دیاری نیزامی ئیسلامی بۆ جەماوەری ملیۆنی کرێکاران و زەحمەتکێشانی ئێران بوو. زانکۆکان تەعتیل و ئیسلامی کران. حوزە مەسەبیەکان بەسەر زانکۆ و ناوەندەکانی زانست و فێربووندا زاڵ بوون. سەدان مامۆستای زانکۆ دەرکران و هەزاران خوێندکار ئەستێرەدار و لە خوێندن بێبەری کران. جیابیران، نووسەران، شاعران، هۆنەرمەندانی سینەما و تیئاتر و مۆسیقا هەر هەمویان لەگەڵ گوشاری کەمەرشکێنی دەستگای سانسۆر و پشکنینی بیر و باوەڕ بەرەو ڕوو بوونەوە و ژنان لە مەیدانی ئاواز خوێندن خرانە دەر. ژینگەی ئێران بە خاتری سیاسەت و بەرنامەی وێرانکەری حاکمانی ئیسلامی خرایە سەر لێواری نابودی و چالاکانی ژینگە پارێز بە بیانووی بێبنەمای سیخۆڕی، تێرۆر، ئێعدام و یان زیندانی کران. ڕۆژنامە سەربەخۆکان یەک لە دوای یەک داخران. ڕۆژنامەوانان خرانە زیندانەوە و یان ناچار بوون کۆچ بکەن. کارگەیشتە جێگایە کە پاش داخستنی ئەم میدیایانە هێرشیان کردە سەر فەزای مەجازی و ئینتەرنێت و 5 ملیۆن سایتیان بلوک کرد. پارێزەرانی سەربەخۆ و ناوەندەکانی مافی مرۆڤیان بە دوژمنی نیزام پێناسە کرد و شەپۆلێک لە چالاکانی مافی مرۆڤ و پارێزەرانی ئازادی خواز و شەریفیان زیندانی، خانەنشین و یان ناچار بەجێهێشتنی وڵات کرد. جوتیاران، ئاژەڵداران، بەرهەمهێنەرانی ورد، بازاڕیابانێک کە کاریان لە گرەوی کەڵک وەرگرتن لە ئینتەرنێت و ئەرزشی پوڵی سەقامگیردایە بەرەو شکست و نابودی بران. خانەنشین کراوان کە پێویستە لە ئەمیەت و ڕێزدا بژین کرانە توێژی هەژار و زیان هەڵگری کۆمەڵ و چەند ملیۆن لەم جەمیعەتیان لە تەمەنی بە ساڵاچوویدا لەگەڵ کێشەی دەرونی و مادی بەرەو ڕوو کردەوە. پەرەسەندنی ئێعتیاد و لەشفرۆشی کە بووەتە کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی و ملیۆنان کەسی گرفتار کردووە بەشێک لە تراژیدی حکوومەتی ئیسلامیە. لە بواری ناوخۆییدا هیچ بەشێک لە وڵات لە ئەماندا نەمایەوە.
شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق شەڕ دژ بە خەڵکی کوردستان، کوشتاری کۆڵبەران لە کوردستان و سوختبەران لە بەلوچستان، چاندنی ملیۆنان مین لە ناوچە سنووریەکانی ڕۆژئاوای ئێران و برینداربوون و کوژان لە شوێنی کار و ژیان، ناچارکردنی پتر لە 5 ملیۆن مرۆڤ بە کۆچکردن لە ئێران بەشێکی چکۆلە لە کارنامەی حکوومەتی ئیسلامیە لە ماوەی 4 دەیەی ڕابردوودا. لە بواری دەرەوەشدا هەناردەکردنی تێرۆریسم و کللتوری دواکەوتوانەی شیعە بە ڕەوایەتی ڕژیم، پەرەپێدان بە شەڕی ناوخۆیی لە چەند وڵات و وەڕێخستنی شەڕی مەسەبی لە ناوچەکە لە درێژەی سیاسەتە ناوخۆیەکانی ڕژیم ژیانی خەڵکی ئێرانی ڕۆژ لەگەڵ ڕۆژ دژوارتر کرد. حکوومەتە باوەکانی بۆژوایی هەوڵ دەدەن لە ناڕەزایەتیەکان کەمکەنەوە و لەو ڕێگەوە مانەوەی دەسەڵاتەکەیان دابین دەکەن. بەڵام ڕژیمی ئیسلامی هەر لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاریەوە تا بە ئەمڕۆ کە ناڕەزایەتی لە 16 پارێزگا و دەیان شارستانی ئێران هەروە درێژەی هەیە، بەردەوام ناڕەزایەتیەکانی پەرەپێداوە و ئەمڕۆ ئیتر بێجگە لە 15% لە جەمعیەتی ئێران کە ڕانتا حکوومەتیەکانیان لە ئیختیاردایە، هیچ بەشێک لە کۆمەڵگا لەگەڵیان نین و یان خوازیاری لە ناوچوون و ڕووخاندنی حکوومەتی ئیسلامین. چواردەیە خۆراگری و خەباتی خەڵکی ئێران لە بەرامبەر ڕژیمی ئیسلامی بەرەو ئاراستەیەک دەڕوات کە ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی وەدی بێنێت. خەڵک بە دروستی بەوە گەیشتون کە درێژەی دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی بە مانای برسیەتی و بێکاری زەوتکرانی سەرەتایەتی مافە ئینسانیەکان لە ناوچوونی ژینگە، دواکەوتن لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتیە و ئەو ڕژیمە دوژمنی خەڵکە.